ئەو کەتت شاد خوێندکاری خۆشەویست بەخێرهاتی بۆ بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 15 لە لاپەڕە 15 گەیشتینە پرسیاری 11 پرسیاری 11 چ دەڵێ؟ پرسیاری ژمارە 11 پرسیاری 11 خشتە بەکار بهێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 11 هەتا 13 خشتەکە بەکاربێنە بۆ شیکارکردنی ئەو ڕاهێنانە کەوابوو ئەو خشتەیە گرنگە کە لێرە هەمانە بەکاری دەهێنین ئەگەر تەمەشای خشتەکە بکەین لە 4 ستون پێکهاتیە 4 یان 4 پاشانیش لە 4 ڕیزیش بە پێکهاتیە ستونی یەکەم پارێزگای بەغدا مووسڵ سلێمانی کەربەلا ستونی سێمیش پارێزگا بەسرا هەولێر دیالە ستونی دووەم ڕووبەر کە ڕووبەرەکان دانراون ستونی چوارەمیش هەر ڕووبەر ئەگەر بەڕیز ئاوا تەمەشاکەین بەغدا ڕووبەرەکەی 734 کیلۆمەتر دووجا مووسڵ ڕووبەرەکەی 37323 کیلۆمەتر دووجا سلێمانی 17023 کیلۆمەتر دووجا کەربەلا 5034 مەتر دووجا بەسرا 19007 هەولێر 14447 دیالە 17685 بزانم چیان لێ داوا کردوین لە پرسیاری لە ڕاهێنانی 11 چیان داوا کردیە داواکاریەکە چییە؟ داواکاریەکە ناوی پارێزگاکان ڕیز بکە بەپێی ڕووبەرەکانیان لە گەورە بۆ بچووک ناوی پارێزگاکان واتە ناوەکانیان دەبی بنووسین نەک ڕووبەرەکەیان لە گەورە ناوی گەورەکەی پێشتر بنووسین پاشان ناوی بچووکەکە دەینە لای خشتەکە بزانین بەراوردەکە چۆنە ئەمن لە جێشکە بەراوردم کردیە با بچینە وێندەر دەبینن لێرە خشتەکەم بەو جۆرە نووسیە بەغدا لە سەری سەرەوە پاشان مووسڵ ئاوا بە تێکەڵی نووسرابوو بە تێکەڵی نووسیتم پاشان دەبی ڕیزیان کەین کەربەلا ئەوەش بەسرا هەولێر پاشان دیالە کە تەمەشای لای دەستی چەپمان دەکەین و ئەو ژمارانەم لە ژێر یەکدانایە بۆ بەراوردکردنی خانەی دەبی باش بزانین کە ناتوانین بەراوردی ژمارەیەک بکەین ژمارەی ڕەنووسەکانی زۆرتربی لە ژمارەکانی دی کەوابی ئەو ژمارانەی کە زۆرتر لە ژمارەکان پێنج ڕەنووسین مووسڵ پێنج ڕەنووسیە سلێمانی 17000 پێنج ڕەنووسیە بەسرە پێنج ڕەنووسیە هەولێر و دیالەش پێنج ڕەنووسیە لەبەر ئەوە بەغدا کە سێ ڕەنووسیە و کەربەلا چوار ڕەنووسیە ئەوان ناتوانێت بەراوردکەین لەگەڵ پێنج ڕەنووسیەکان لەبەرەوەی لە ئێستاوە دەزانین کە ئەوەی ڕەنووسی زۆر کمبی بچووکترینیانە کەواتە بەغدا بچووکترینیانە پاش ئەو پێنج ڕەنووسیەکە چوار ڕەنووسیەکە کەربەلا کەوابی با بەغدا و کەربەلا لا بین لە بەراوردکردن ئەو بەغدای دەینمە خوارێ بەغدا کە لە سەری سەرەیە با مووسڵەکە لێرە بی ئەو دیالێش ببەمە سەرێ ئەو بەغدایە بێتە ئێرە ئەو بەغدایی لابەم لەگەڵ با لێرە بیجارێ پاش ئەو گوتمان کەربەلا کە ئەویش ژمارەکە چوار ڕەنووسیە ئەویش گچکەیە با کەربەلاش جارێ لێرە بی بە ژمارەکانی دی بەراوردکەین ئەوە دەزانین لە هەمویان بچووکتر بەغدایە و پاش ئەو کەربەلایە با ئێستا بین مووسڵ
لەگەڵ دیالە، لەگەڵ سلێمانی، لەگەڵ بەسرە، لەگەڵ هەولێر بەراوردکەین. ئەو بەراوردان ئێستا هەمویان 5 ڕەنووسینە کەوابوو بەراوردکردنەکە لە دەستی چەپەوە ئاوا دەست پێ دەکا. تەماشا دەکەین لەسەری سەرەوە مووسڵ 3، دیالە 1، سلێمانی 1، بەسرە 1، هەولێر 1 کەوابوو زانیمان کە مووسڵ لە هەمویان گەورەترە با لەسەری سەرەوەیە و لەسەری سەرەوەش بی ئەوە مووسڵەکە لاکەت زانیمان مووسڵ گەورەیە. ئێستا بەراوردی خانەی 10,000 تەواو بوو هەمویان یەکن دەچینە خانەی 1000. دەبینین 7 پاشانیش دیسان 7 دیسان 9 دیسان 4 کامە لە هەمویان گەورەترە 7 یان 9 یان 4 بێگومان 9یەکە لە هەمویان گەورەترە کەواتە بەسرا لە هەموو ئەوانی دی گەورەترە کە لێرە ماون لە دیالە و لە سلێمانی و لە هەولێر کەوابوو بەسرایەکەش لا دەبینە بەسرایەکەش پاش مووسڵ دێ لە گەورەی، بەسراش پاش مووسڵ دێ لە گەورەی، ئەوە دامانە لەوێ. ئێستا مایەوە ئەو سێیە مایەوە دیالە، سلێمانی و هەولێر. تەمەشاکەین لێرە هێشتا هەر لە خانەی 1000 7 7 4 زانیمان کەوا 4ەکە کە هەولێرە لەو 7 و 7ەکەی بچووکترە کەوابی هەولێریش دەبینە لە خوارەوەی دادەنێن چکە زانیمان هەولێر گچکەترە لە دووەکانی دی. ئێستا تەمەشا دەکەین هەردووچان 7 لێرە دیالە و سلێمانی بەراورد دەکەین دەبینین لە خانەی سەدان دیالە 6 سلێمانی 0 کەواتە دیالە تۆزەک گەورەترە لە سلێمانی جێەکەی ئالێرەیە پاشان سلێمانی دێ جێەکەی لێرەیە. ئێستا ڕێزکردنەکە لە سەرێلۆ خوارێ بەو شێوەیە کە دەیبینین پاشان دەزانین کە ڕووبەری پارێزگای مووسڵ لە هەموو ڕووبەرەکان گەورەترە، پاشان پارێزگای بەسرا، پاشان دیالە، ئەوجە سلێمانی، پاشان هەولێر، دوای کەربەلا، دوای بەغدا. ئەگەر بمانەوێ پرسیارەکە چ بوو دەیگوت ناوی پارێزگاکان ڕیز بکەن نەیدەگوت ڕووبەرەکانیان کەواتە ئەو ڕووبەرانە پێویستمان پێیان نەما. ئێستا زانیمان کووە ڕووبەرەکان لا دەبم پارێزگاکان 1 لە 2 ڕیز دەکەم. لە دەستی ڕاستم بۆ دەستی چەپم مووسڵ لە هەمویان گەورەترە، پاشان بەسرا، پاشان دیالە، ئەوجە سلێمانی، پاش سلێمانی. لەبەرەوەی جێم نییە لە تەنشتی سلێمانی لە تەنشت هەولێری بنووسم، لە خوارتر دەنووسم هەولێر، ئەوجە کەربەلا، لە هەمویان بچووکتریش بەغدا. ئەوە پرسیارەکەمان شیتەڵ کرد زانیمان کام پارێزگا گەورەیە ناوەکانیان دەنووسم لە دەستی ڕاستم بۆ دەستی چەپم مووسڵ، بەسرا، دیالە، سلێمانی، هەولێر، کەربەلا، بەغدا. ئەگەر جێتە بوو لە تەنیشتیەک ڕیزیان کەیەوە باشە، ئەگەرنا دەبی لە ژێر یەک ڕیزیان کەین. با بچینەوە لای پرسیارەکانمان. پرسیاری 11 تەواو بوو، ڕاهێنانی 11 تەواو بوو، ڕاهێنانی 12 کام پارێزگا ڕووبەرەکەی گەورەترە لە ڕووبەری بەسرا. کام پارێزگا ڕووبەرەکەی گەورەترە لە ڕووبەری بەسرا. لەبەرەوەی ڕیزمان کردبوون دەچینەوە جێی خۆمان. بەسرە لێرەیە. کام پارێزگا ڕووبەرەکەی گەورەترە؟ بێگومان تەنیا مووسڵ گەورەترە لە بەسرا چونکە دەکەویتە دەستی ڕاستی بەسرا. مووسڵ دەکەویتە دەستی ڕاستی بەسرا گەورەترە چونکە ڕیزمان کردبوون دەزانین. دەگەڕێینەوە لای ڕاهێنانی 13. ڕاهێنانی 13 کام پارێزگا ڕووبەرەکەی کەمترە لە 5,000 کیلۆمەتر چوارگۆشە. 5,000 کیلۆمەتر چوارگۆشە دەبی لێرە تەماشاکەین
هەموویان پارێزگاکان هەموویان لە 5,000 گەورەترن. 17 لە 5 گەورەترە، 37 گەورەترە، 19 گەورەترە، 14 گەورەترە. کامە کەمترە؟ تەنیا بەغدا کەمترە لە 5,000. تەنیا بەغدا کەمترە لە 5,000. بەغدا 734 کەوا بوو دەڵێن بەغدا، لە وەڵامەکەمان دەڵێن بەغدا. ئەوە خشتەکەمان بەکارهێنا بۆ وەڵامدانەوەی ڕاهێنانی 11 و 12 و 13. بزانین چەند کاتمان ماوە. کاتمان زۆر نەمایە لەبەر ئەوەی هەر بە خێرایی ئەو پرسیارەی دەخینمەوە بۆ وانەکانی دی هەڵی دەگرین، چونکە ئەو پرسیارەش گرنگە. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. ئەنجامی ڕاهێنانی 14 و 15 بدۆزەرەوە. ڕاهێنانی 14 و 15 باسی چییە؟ باسی کۆکردنەوەیە لە مابەینی دوو ژمارە. کۆکردنەوە لە مابەینی دوو ژمارە بێگومان لە کاتی کۆکردنەوە مەجبورین یان هەر دەبی یەکان لە تەنیشت لە بن یەکان بنووسین بە شێوەی ئاسانترین شێوە، بە شێوەی ئەستوونی پێدەڵێن، کە یەکەم ژمارەمان لێرە دەینووسین 3 9 8 8 لە خانە یەکانە، 3 لە خانەی دەیانە، 9 لە خانەی دەیانە، 3 لە خانەی سەدانە، کۆ پاشان ژمارەکەی دی لە یەکەوە دەست پێ دەکەین 7 ئەوجا 5 دەبی هەمیشە لە خانە یەکان دەستی پێکەین. ئێستا کۆیان دەکەینەوە. لە خانە یەکان دەڵێن 8 8 کۆ 1 دەکا 9. پاشان دەڵێن 9 کۆ 7 دەکاتە 16 16 ئاوا. بەڵام نابی هەر 16 بنووسین چونکە دوو ڕەنووسیە، تەنیا یەکەم ڕەنووسیەکەکان دەنووسین 6. ئەو یەکەی کە لێرەیە دەچین ئالێرە لە ژێر یان لە لای خانەی سەدانی دادەنین، کۆی دەکەینەوە لەگەر خانەی سەدا. لێرە 1 کۆ 3 دەکات 4، 4ش کۆ 5 دەکاتە 9. کەواتە سەرجەمەکە بوو بە 969. ڕاهێنانی 15 لەوانەی داهاتوو شیتەڵ دەکەین. تەوانەی داهاتوو هەر بژیت.